ئۆپراسیۆنی ئازادکردنی حەویجە لە سەروبەندی دەستپێکردنیدایە. بۆ ئۆپراسیۆنە سوپای عێراق هێزێکی زۆری ئامادە کردووە. ئەندامێکی ئەنجومەنی پەرستگای کەرکووک پێی وایە ئۆپراسیۆنی حەویجە پێویستی بەو هێزە زەبەلاحە نییە و هەمانگەی نێوان هێزەکانیشی بە گرنگ وەسف کرد. زۆر گرنگە ئەگە هێزێک کە دێت ئەم ناوچەیە هێزە ناوچەیەکان کە هەرچەندی بەڕای من هێزی کەی ناوخۆ بڵێنەوەی هێزی کە لە کەرکووکە هەیە کافیە بۆ ڕزگارکردنی حەویجە بە هاوکاری هاوپەیمانەکان. بەڵام ئەگەر هێزێکی کەش بێت یارە بەتاکی دەوێت بە تەنسیق بێ لە گەیزی پێشمەرگەیە و ئەبێ هەموو هێزەکان بە یەکەوە یەک سەرچاوی فەرمانی هەبێ و بە یەکەوە کار بکەن گە هەر هێزێکی کە بێوێ سەربەخۆ کار بکە و تێکەدا و کارەکە ئەشێوێ و کارەساتی گەورەی لەکەوێتەوە گەر بێت و هێزەکان بەبێ سەرپەرشی بەبێ تەنسیق بێ پێم وایە تا ئێستا و تەنسیقە نەکراوە. سەرۆکی لیژنەی ئەمنی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێویستیەکان بۆ کاتی هاتنی ئاوەرەکان دەخاتە ڕوو. هاوکات چاودێرێکی وردی ئەمنی ئەو کەسانەش بە گرنگ دەزانێت. بۆ مەوادی غذایی خۆراک بۆ پێداویستی تەجیزات دەڵێن یعنی هین ماڵەوە بۆ ئیسعافی ئەوەلی برینداریان نەبێت ئەچنە حەقلی ئەلغامەوە ئیسعاف حازر کرێت نەکو دانەیەک بێ بە دەیان ئیسعاف لە مەکتەب خالید و لە دەبسەوە و لە شوێنی تریشەوە دێن ئێستا لە شوێنی تریشەوە دێن وەکو بۆ نمونە لە بەشیرشەوە دێن هەیە ئەمانە هەمووی ئەبێ حازر کرێ کەم پێک بکرێتەوە کاتی لە نێوان کەرکووک و ئەو شوێنەی کە لێەوە دێن کە حەویجێ یان شوێنێکی ترە دوور لە شەڕ نەکو تۆپ و شت بگاپیان لە پێنا ئەوە کاتێک کە کۆتایی هات کەمپیان بۆ بکرێتەوە لە حەویجە تاوەکو شکارەکانە ڕێکەخرێ نێنە کەرکووکەوە بەڵێ ئەوان خۆیانە خزیێنن تەراشەکەن مامەلە بەڵام خەڵکانی باشیش سپاسی ئەوانشەکەن زانیاری تەواویان داوە لە نیوەی ڕێگا ئەوانە گیراون و جیا کراونەتەوە و هەندێک جار خێزانەکان ژن و مناڵە نێریە پیاوەکان ئەمێنەوە تاوەکو معلومات و زانیاری تەواو لە هەموو جیهاتەکانەوە بێ ئینجاکە ئەیان من بکەم بکەن. دوای ئەو شکستانەی کە لە ناوچە جیاجیەکانی عێراق و سووریا دووچاری داعش بۆتەوە داعش پێگەکانی بەرەو ناوچوون دەچێت. پێشبینیش دەکرێت حەویجە و شێوەی تەلەحفەر زۆر نەخایەنێت بۆیە ئامادەکردنی هێزێکی زەبەلاحی سەربازی بە ناوی ڕزگارکردنەوەی حەویجە لە سنوورەکانی تکریت و شەرگات بۆ تا جێگای پرسیار. کارۆن محەممەد کورد ساد نیوز کەرکووک.